بە ئامادەبوونی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان ڕێکخراوی کاریتاسی کۆماری چیک لە هەولێر کۆنفرانسێکی تایبەت بە پلانی کار و هاوکاری لە بواری پەرەپێدانی کردی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان ساز کرد. لەم کۆنفرانسەدا عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو مژدەی بە جوتیاراندا کە هەرێمی کوردستان توانیوێتی ببێتە ئەندام لە ڕێکخراوی بەروبوومی ئۆرگانی نێودەوڵەتی. لەلایەنی ڕێکخراوی کاریتاسی وڵاتی چیکەوە پاڵپشتی دەکرێن گوێڕای پاڵپشتی تەکنیکی و ڕێنماییکردن بە هاوکاری ئێمە بە پاڵپشتی ئێمە و هاوکاری داراییشان دەکرێت بۆ سەرخستنی پرۆژەکانیان. ئەم مژدەی بە هەموو ڕادەگەیەنین کە توانیمان لە هەفتەی 5/2017 ئێمە بەشدار بین لە ڕێکخراوی کشتوکاڵی ئۆرگانیکی نێودەوڵەتی و ئێمە لەمەودا دەتوانین ئەگەر گرنگی بە کشتوکاڵی ئۆرگانیک بدەین کە ئەمڕۆ لە دنیادا زۆر گرنگی پێدەدرێت و لە پێشەوەی بابەتەکانی ترا دەتوانین لەمەودا ئێمە بەرهەمە نایاب و باشەکانی خۆمان کە ئۆرگانیک بین بیانێرین بۆ وڵاتانی دەرەوە. هەر لە کۆنفرانسەکەدا کونسولی چیک لە هەولێر و چەندین کۆمپانیای بواری کشتوکاڵ و بازرگانی ئامادەبوون. ڕاوێژکاری کشتوکاڵیش لە ڕێکخراوی کاریتاس بە دەستگاکانی ڕاگەیاندنی وت لە داهاتوودا بەشێک لە شارەزایانی بواری کشتوکاڵ لە کۆماری چیکەوە دەهێنینە هەرێمی کوردستان تا جوتیاران ئەزموونیان لێ وەربگرن. لەسەر ئەو تەقەنیات و نوێیانە کە لە بواری کشتوکاڵی دەمانەیە بێخینە حەقلەکانی کشتوکاڵ واقعی کشتوکاڵ پێکردنی فەلاح لە نزیکەوە چەند خەبیرێکمان لێدێ لە وڵاتی چیکەوە لەگەر هەندێک خەبیری لە وڵاتی خۆمان بەیەکەوە هەماهەنگی لە بۆ کۆکردنەوەی ئەو بیرۆکانەی بۆ گۆڕینی بەرهەمی کشتوکاڵی لە بۆ پرۆسەی کشتوکاڵی پرۆسەی خۆراکی یعنی لە قوتونان و پیشەسازی خۆراکی. بەشێک لە جوتیارانیش کە ئامادەی کۆنفرانسەکە بوون بە پەیامیان ڕاگەیاند ئەو قۆناغە نوێیی کردی کشتوکاڵ دەتوانێت خزمەتێکی بەرچاو بە جوتیاران بکات. ستایشی هەوڵەکانی وەزیری کشتوکاڵیشان کرد کە کردی کشتوکاڵی لە هەرێمی کوردستان بوژاندووەتەوە. زۆر پێویستە بۆ بەرهێنانی ناوخۆی کوردستان بکرێت بەرهەموو کشتوکاڵی لەبەرەوەی ئێستا فەلا ئەوەی کاتنی سوونمە نابێت لێ بە حەقەت بەرنامە بەرهەمەکە هیچ استیفادەی لەومە نییە بەسەرگەر بێت و پەڕی پێ بدرێت و لە ناوخۆ هاوردەی دەرەوە بکرێتن فەلا ئیستیفادەی لێ کە هەم کەرتی کشتوکاڵی بژانەوەشی پێش بەرچاو بە خۆی وابینیتن. دەستخۆشی لە وەزیری کشتوکاڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید دەکەم بەقەت تواناخۆی هیچ قسووری نەوانی شی باشی کردێ بەر بۆ پێشچوونی کردی کشتوکاڵ لەگەر ساڵانی پێشترێگە برێم پێشوەچوونێکی زۆر باشی بەخۆوەبینە. وەڵاهی خزمەتێکی باشی بەڕاستی عنی لەناو دری عالەمی عالەم بەڕاستی تەقسیری نەکردیە. يعني أنا بزول راسي. بما خوش براسي أو اللي بدون الفلا زول مقدور. بما خوش زول اللي ما قصر بما خوش قال مكان حكومة هرم لا كم بدي بغداد. شعبي أخواننا يعرف بس ما بس سويلش مالهم براسي. لە 2 ساڵی ڕابردوودا سەرەڕای قەیرانێکی قوڵی دارایی بەڵام بەپێی ئاماژەکان وەزارەتی کشتوکاڵ بە یەکێک لە باشترین وەزارەتەکانی هەرێمی کوردستان دادەنرێت. بەشێک لە جوتیار و شارەزایانیش ئەم بوژاننەوەیە بۆ هەوڵە بەردەوامەکانی خودی وەزیری دەگەڕێنەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.